علی ئەحمەد بەرپرسی دۆسیەی حیزبە کوردستانەکان لە یەکگرتووی ئیسلامی کوردستان لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبێت. وەڵا کاگالی ئەم کاتتان باش وا بڕیار بوو کە سبەی کۆبوونەوە ئەنجام درێت بە پێی زانەرەکانیەوە سبەینێ پێنج لایەنەکە کۆ دەبنەوە لە شاری هەولێر. زۆر سوپاس بۆ جەنابتان. تەبیعی کۆبوونەوەی پێنج لایەنەکە بە پێی ئەو بەرنامەی کە هەبوو هەتا ئەو لەحزەیەش هیچ شتێک نییە بازەوەی بکرێت تەعجیل ببی یاخود دابخرێ، یعنی بە پێی پێشهاتەکان و کە ئەوەی ئێمە تەوەقوعیەکەین ڕەنگە کۆبوونەوەکە بکرێت ئللا ئەگەر لە حاڵاتێکی با بڵێن لایەنێک یاخود با بڵێن پێویست بەوەی کاتن ئەو کۆبوونەوانە دوا بخرێ یا تاخیر کرێت بۆ زیاتر گفتوگۆی زیاتر بۆ تەداولی زیاتر، بەڵام هەتا ئێستا هەتا ئەو لەحزەی هەر بەرەو ئەوەی دەچی کە سبەینی کۆبوونەوەکە ئەنجام بدرێت. بەڵێ کاک عەلی هیچ گۆڕانکاریەک پاش ئەوەی کە بڕیار بوو کۆبوونەوەکە دوا خرابەوە یەکشەمەی داهاتووتر لە هەفتەی پێشوو وا بڕیار بوو کە لایەنەکان یەکتر ببینن، هیچ گۆڕانکاریەک لە ڕای لایەنەکانە دروست بووە بە پێی زانەرەکانیەوە؟ هیچ شتێک هەیە کە سبەینی لە کۆبوونەوەکە ئەنجامێکی هەبێت؟ من بە تەسەووری من ینی گۆڕانکاریەکی ئەوتۆ دیار هەتا ئێستا لە با بڵێن ڕاو بۆ چوون و تەسەوراتی لایەنەکان دروست نەبووە، بەڵام گرنگ ئەوەیە لایەنەکان هەموو کۆکن لەسەر ئەوەی پێویستە ئەم پرسە بە سازان چارەسەر بکرێ. مادام ئەوان کۆک بوون لەسەرەوەی ئەو پرسە بە سازان چارەسەر کرێ، تەسەوور دەکەم ینی بگەنە نەتیجە، تەسەوور دەکەم ینی لایەنەکان با بڵێن ئەگە ناوی لێدەنەی سازش ناوی لێدەین دانوستان دەبی بۆ یەکتری بکەن و ئەم پرسە چارەسەر بکرێ. بەڵام شتێکی بەو جۆرەی کە زۆر بەرچاوبی دیاربی لایەنەکان یاخوریەکێک لە لایەنەکان ئیعلانی کردی بێتن کە ئەبەو شێوە دەبین نا هەتا ئێستا وانە، بەڵام هەر هیوایەکان ئاوایە تەسەوور دەکەین ینی بگەنە نەتیجە. بەڵێ کاک عەلی گرنگی ئەم کۆبوونەوە چییە بێت؟ ینی چ جیاوازیەکە بێ لەگەڵ کۆبوونەوەکانی هەفتەکانی ڕابردوو؟ وەڵاهی بەڕێزم ینی گرنگی ئەو کۆبوونەوە لەوەیدایە دەبی ئەو کۆبوونەوە با بڵێن دەرەنجامێک نەتیجەک بداتە جەماوەری هەرێمی کوردستان. بۆیە گرنگەکەی لەوەیدایە ئەگەر خوا نەخواستە ئەو دەرەنجامە یاخود ئەو چارەسەرە یان ئەو خاڵە بەرەو پێشچوونەی نەیدا جەماوەر یاخود ئەو هیوا و ئاواتانەی جەماوەر کە هەیەە لەو کۆبوونەوەی بەیانی بەدیان نەکرد ڕەنگە ینی خراپ بێتن هەم بۆ با بڵێن مەسیری هەرێمی کوردستان هەم بۆ لایەنی هەتا دەرونی هەم بۆ لایەنی مەسەلەن ئیستیقراری بازار و بازرگانیش لە هەرێمی کوردستاندا. بۆیە کاریگەری زۆرە ئەو کۆبوونەوە بەیانی. منیش لەگەر ئەوەمە ینی بەیانی ئەگەر بکرێت دەبێت شتێکی جەدید و نوێی تێدا بێ، خۆ ئەگەر شتێکی جەدید و نوێی تێدا نەبوو و ڕەنگە ینی ئاسایی بێ ئەگەر دوا بخرێ بۆ کاتێککە یاخود بۆ دوای جەژن و ئەوانەش مەس. کاک عەلی لە ماوەی ڕابردوو وا باسکرا ئەگەر کۆبوونەوەکان ئەنجامی نەبێ لایەنەکان هەڵوەستی خۆیان بۆ ڕایگشتی ڕادەگەێنن، گەر سبەینێ هیچ ئەنجامێکی نەبوو ئێوەکو یەکگرتووی ئیسلامی چی دەکەن؟ ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستانی ینی خیاراتمان بەڕاستی لای خۆمان با بڵێن تەداول کردیە تاوتوێمان کردیا. ئێمەش لەگەر ئەوەی ئەم کۆبوونەوانە ئللا دەبی نەتیجە هەبێت دەرەنجامی هەبێ یاخود با بڵێن هیوایەک بداتە خەڵک. ئەگەر ئەو کۆبوونەوانە ئەوەی بەیانی با بڵێن نەتیجەی نەبوو دەرەنجامی نەبوو کۆبوونەوە لە پێناو کۆبوونەوە هیچ معنایەکی نییە، ینی هەروە خەڵک با بڵێن هێشتنەوە لە ئینتیزار و چاوەڕێکردن هیچ معنایەکی نییە. بۆیە بە قنەعاتی من وایە یەکگرتوو یاخود لایەنیت کەشەوە بەتایبەت یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەگەر بینی کۆبوونەوەکان بۆ کۆبوونەوەیە و یاخود بۆ معنای کاتکوشتنەوە یاخود با بڵێن دەستیکردنە و بۆی کە جەماوەر ئەم ڕۆنابەیانی بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان پێشوەختە بڕیاری خۆیدایەوە لە بەیاننامەیەکی مەکتەبی سیاسیش بەڕاستی ڕاشکاوانە ئیعلانی کردووە ئەگەر کۆبوونەوەکان ئێمە گەیشتنە ئەو قنەعاتەی کە بۆ کۆبوونەوەیە و بۆ دەستیکردنەوە بۆ کاتکوشتنە بەڵێ ئێمە مووقیفی خۆمان ئیعلانەکەین و ئەو ڕاستیانی کە لای ئێمەشە لە کۆبوونەوەکان و پێنج قۆڵیەکانەوە گوترای هەمووی بۆ ڕای جەماوەر باسەکەین. بەڵێ کاتەوە گەڕێ نەکەوتن لایەنەکان چی دەخەنە ڕوو؟ چ ڕاستیەک لای ئێوەیە؟
والله خۆتە زانانی ینی کۆمەڵێک ڕاستی هەیە لای ئێمە بە قناعاتیمە ینی لە جەلسە پێنج قۆڵیەکان باس کراوە ڕەنگە هەتا ئێستا بە شێوەی پێویست بۆ جەماوەر نەگوترابی ڕەنگە ئەگەر کاتی ئەوەی هات یەکگرتووی ئیسلامی کوردستان بتوانی بێڵێ بەڵام ئێستا گوتنی یاین لەو کات و لە ساتەی نەخزمەت بە کۆبنەوەکان دەکات نەخزمەت بە سازانەکە و نەخزمەت بەوەش دەکات خوا نەخواستە بێ ئومێدێک ئێمە لەو قۆناغی بدەینە جەماوەر. بەڵام چ کارتێکی فشار هەیە بۆی لایەنەکان وا لێ بکات ڕەزامەند بن بەوەی کە لە داواکاریەکانی خۆیان پاشەکشە بکەن و پێکەوە ڕێ بکەون؟ کارتەکانی فشار زۆرن یعنی بۆ نمونە ئێستا ئەو سازانە بەر لەوەی کە با بڵێن داواکاریەکی ناوخۆیی بی ئێستا بوویتە داواکاریەکی نێودەوڵەتیش وڵاتانی ئەقلیم وڵاتانی دەوروبەرمان دۆستەکانمان ئەوروپا ئەمریکا هەموو ئەو وڵاتانی کە بەڕاستی بەرژەوەندیان هەیە و حەز دەکەن ینی کوردستان سەقامگیر بی و لە بەرەی شەڕی داعشدانا و ئەوانە هەموو کۆکن لەسەر ئەوە UN لەسەرەوەی هەمووانەوە کۆکن لەسەرەوەی پێویستە ئەو سازان لە هەرێمی کوردستان بکرێ جاکە دێنە بۆ ناوخۆی خۆشمانەوە ئەوە داواکاریی جەماوەری هەموو هێز و لایەنە سیاسیەکانە داواکاری هێزی پێشمەرگەیە داواکاری ئەو هەموو پێشمەرگە پاڵەوانە و قاڵەمانانەیە کە لە سنگەرەکانی دژ بە داعش شەڕەکەن داوا دەکەن سازان بکرێ بۆیە پێمان وایە سازان یەکێکە لە داواکاریە هەرە با بڵێن بەرفراوانەکانی هەم لە ناوخۆی هەم لە نێودەوڵەتی و تەسەوڕمانەی ئەنجام بدرێت. کاگالی تۆ باس لەوە کرد کە وڵاتانی ئیقلیمی و نەتەوەیەگرتوەکان وڵاتانی نێودەوڵەتی داوایان کردووە کە ڕێبکەون بۆ ڕێک ناکەون. خۆتە زانی ینی ئەو مەوزوعانە ئەمە برێیان نەرەی دیدگایەکان لێکتر جیاوازن دیدگایەکان ینی تێڕوانینیان بۆ پرۆسەی سیاسی تێڕوانین بۆ سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا تێڕوانین بۆ کۆمەڵێک ینی کار و ئیدارەی با بڵێن هەرێمی کوردستان هەتا لە مەلەفی مەسائلی نەفت و مەسائلی کۆمەڵشتر هەیە دیدگایەکان جیایە ڕەنگە لایەنێک پێی وابی بەو شێوەی ئیدارەی ئەو وڵاتە و هەرێمە بکات ڕەنگەشکە یەشتر پێویستی وابزانێ بەو شێوەی ئێمە دەبێ ئیداری ئەم وڵاتە بکەین بۆیە دیدگایەکان لێکتر جیان کە لێکتر جیاشن تەسەوڕەکان جیان مواقف هەڵوێستەکان جیان ئەوەش پێویستی بە قنەعاتی منیعین تا ڕادەیەک ئەو جیاوازیانە خەملیوە تا ڕادەیەک ینی هەموو لایەنەکان دەرچیان بۆی کردووە دەبێ ئللا لەسەر مێسی گفتوگۆ چارەسەر بکرێ و لایەنەکانیش بەڕاستی قنەعاتم وایە لە ئێستا بە قنەعاتی من لەو کاتەی زیاتر لە کاتەکانتر ئامادەن بۆی تەنازول لە بەشێک لە داواکاریەکانیان بکەن بۆی ئەو سازانە ئەنجام بدرێت. بەڵێ زۆر سپاس بۆ علی ئەحمەد بەرپرسی دۆسیەی حیزبە کوردستانەکان لە یەکگرتووی ئیسلامی کوردستان کە لە شاری هەولێرە